خۆشەویستان سڵاوتان لێبێ. ئەمڕۆ لە شاری کەرکووکی خۆشەویستین هەشتمین فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی سەرشەقام ئەمڕۆ دەستی بەکار و چالاکیەکانی کرد بە بەشداری چەندین گروپ هەم لە ناوی کوردستان و هەم لە دەروی کوردستانیش بەشدار بوون بێگومان با سپۆنسەری دەستگای میدیایی کورتسات. قسە باسی زیاترەکەین هەم دەربارەی چۆنێتی ئامادەکردنی فستیڤاڵەکە کە ئەمە هەشتمین فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی سەرشەقامە لە شاری کەرکووک و هەم نمایشکردنی شانۆیەکان و هەروەها ئەو گرفتانەی کە دێنە بەردەمی فستیڤاڵەکە هەموو ساڵێک. قسە باسی زیاترەکەم لەگەڵ زۆر بەڕێزان دکتۆر کەیفی ئەحمەد کە بەڕێزیان شانۆکار و نووسەرە، هەروەها بەڕێز نەژاد نەژم کە شانۆکارە و بەڕێز دەلیل جەمال کە سەرپەرشتیاری فستیڤاڵە. بەخێر هاتن سەرچاومان. بەخێر بێن سەرچاو. کاک نەژاد با لە تۆ دەست پێ بکەم. چۆن خۆتان ئامادە کرد ئەمساڵ بۆ ئەوەی کە فستیڤاڵێکی جیاواز بکەن لەبەرەوەی کە ئەمە هەشتمین فستیڤاڵی نێودەوڵەتیە؟ تەواان ساڵانە ئێمە ئامادەکاریەکی باشەکەین، بەڵام هیچ کاتێک وەکو ئەم ساڵ ئێمە ئامادەکاریەکانمان بە تەنزیم و بە ڕێک و پێکی نەڕۆیشتە ڕێوە بۆ لەبەرەوە ئێمە کاتێکی باشمان ئامادەسەوە بوو کە 4 مانگ و لە هەمووشی گرنگتر ئەمە یەکەم جارە فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقام بودجەیەکی زۆر باش کە ئێماڵین زۆر باش بەڵێ لە چاو وڵاتانی تر زۆر کەمە، بەڵام ئێمە هەمیشە بە بودجەیەکی زۆر کەم ئەم فستیڤاڵ ئەچۆڕێەوە، بەڵام ئەم ساڵ بە پشتیوانی وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەت کاکە حەمەد سەعید کە بەجددی دڵی بۆ ئەم شارە لێدا لەگە برای بەڕێزم کاک مامۆستا دەلیل کە زۆر ینی تەنانەت بیرمە 1-2 مانگی پێش ئێستا کە لە ئامادەکاری بووین لە وەزارەتی دارایی کە ئیشی ئەو نەبوو، بەڵام خۆی ئاهاتە ناو بەشەکانی وەزاری دارایی بۆی ئەم بودجەیە ئەم میزانیە لەم قۆناغەوە بباتە قۆناغەکەی تر، بۆی ئەمەجێی دەستخۆشی خۆشحاڵیە. ئەمساڵ زۆر جار سەرۆکەکانی فستیڤاڵ ئەوانەی فستیڤاڵە بەنبەر ڕێوە هەمیشە گلەیانێ بودجەکەم وایە ئەوە هیچ گلەیەکم نییە بە باشترین شێوە لە ڕووی مادی معنەوی جەنابی وەزیر دەقە بە دەقە کاک دەلیل زیاتر لە 10 جار هاتۆتە کەرکووک و 4-5 ڕۆژە هەر نەڕۆیشتۆتەوە لێرە، یعنی هیچ بیانوێکمان نەبوو بۆی فستیڤاڵێکی خراپ و ئاسنەزم پێشکەشکەین. زۆر باشە، کەواتە دواتر پرسیاری زیاترم هەیە لەسەر بەڕێوەچوونی فستیڤاڵەکە لە ڕووی داراییەوە، بەڵام کاک دەلیل چ مەرجێکتان هەبوو بۆ ئەوەی کە گروپە شانۆییەکان ئەبێت ئەو مەرجانەی تیابێت کە بتوانن لە هەشتمین فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقام بەشدار بن؟ سوپاس بۆ ئێوە، سوپاس بۆ هاوڕێیانم کاک نەژاد و دکتۆر و بینەرانیش. دیارە هەروەکو جەنابتان وتان ئەمە هەشتمین فستیڤاڵە، ئەزمونێکی باشە و منەمەوێ بڵێم مۆرکی فستیڤاڵی شانۆی شەقام بەڕاستی پێشەوەی بڵێم کە سوپایەک لەو خەڵکو و هونەرمەندە ڕۆشنبیرە بەڕاستی بۆ مێژووی خۆی کاکە نەژاد ئەوەی تۆمار کردووە. ئێمە وەکو وەزارەتی ڕۆشنبیری و لاوان هیچ مەرجێکمان نەبووە لەبەرەوەی ئەوە لە لیژنەیەکە بووە و ئەو لیژنە باڵایە بە سەرۆکایەتی کاک نەژاد لەبەرەوەی یەک فستیڤاڵەکە فستیڤاڵی مۆرکی جەنابیان و گروپی شانۆی هەوارە، بەڵام ئەوە چەندین ساڵی ئێمە وەکو وەزارەتی ڕۆشنبیری دەعمی مادی و معنەوی ئەەکەین ئامادەکاری بۆ ئەوەی کە ئەو گروپە شانۆیانەی کە لە وڵاتانەوەیەت جەنابیان خۆیان لەبەرەوەی هەم مختصن هەم خەڵکی شانۆکارن هەم هونەرمەندن هەم بەڕاستی هەم ئەو برایانەی کە لەگەڵ یانابوون هەم خۆیشی پەیوەندیەکی بەڕاستی لە ڕادە بەدەری لەگەڵ زۆربەی گروپەکانی دەرەوەی هەرێمی کوردستان و عێراق و تەنانەت هونەرمەندەکان، یعنی من ئەوە 4 مانگە لەگەڵ یانەوە بە تایبەتی ئەم 4 ڕۆژەیانی هەندێک هونەرمەند هەیە بە سەراحەت پێتان بڵێم ناچنە زۆر شوێن، بەڵام لەبەر کاک نەژاد لەبەرەوەی حرمەتی گرتوون لەبەرەوەی ئەو کۆنتاکت و پەیوەندی لەگەڵ یانە هەبووە هاتوون بەشداریان کردو. ئەمە کەم نییە، هەمیش ئەو گروپانەی لە 14 وڵاتەوە ئێمە لە هەرێمی کوردستان جەنابتان ئەزانن
وەک حکوومەتی هەرێمی کوردستانی و وەزارەتی ڕۆشنبی و لاوانیش قورسە، بەڵام جەنابیان بە هەوڵ و هیمەتی خۆیان گروپەکەی تیمەکە ئێمەش وەکو وەزارەت بۆیە ئەو ڕێنمایی و ڕاستپاردانەی کە هەبوون ئەلان کراون جەنابیان لە سوۆسیال میدیا لە ڕاگەاندنەکان بە فۆڕم تەقدیمی هەموو ئەو گروپانەیان کردووە بۆ معلوماتان چەندین گروپ ینی تۆڕێکی بە قوتیان نەبووە چەندین گروپ لە وڵاتان لە ئەوروپا لە بڵێن ئێران لە وڵاتانی عەرەبی لە هەرێمی کوردستان لە عێراق لە هەر چوار پارچەی کوردستانیش بۆیان ڕۆشتووە حتمما ئەم چەند گروپەی کە لە چواردە وڵاتەوە و نزیکەی پێم وایە دە گروپێکیش هەم لە ئەوە لە هەرێمی کوردستان و لە عێراقا بەشدار بوون ینی پێم وایە ئەگەر بەین نەبوو نزیکەی 20 شتێک گروپ شانۆ عەرزەکەن و ئەوەی هەبووە جیاوازیشە لە بەڕاستی پێتان بڵێم لە بەشێک لە فستیڤاڵی شانۆی شەقامەویش ئەوەیە قورسایی یا گرنگیدان بە منداڵ ینی ئەم فستیڤاڵی شانۆی هەشتەمین شانۆی شەقام و ئەوانی دیکەش تەناف بۆ شانۆی گەوران نییە ینی مناڵیش ئێستا بۆ منە لە هەڵەبجەوە گروپێک بەشداری کردووە مناڵن شارەکانی دیکەشەوە بۆیە هەموو ئەو ڕێنمانەی لە بستاندەر بوون کە ئەمان دایان ناون مەرجەکان ئێمەش وەکو وەزارەتی ڕۆشنبیری و لاوان حتمما سەیری ئەوانەکەین ئەوان ڕێنماییان هەبێت و چیان هەبێت ئەبێ ئێمە لایەنی هاوکاری و جێبەجێکار بین و ئومێدەوارم وەکو وەزارەتی ڕۆشنبی و لاوان توانی بێتمان چکە بەسەراحەت پێتان بڵێم لای وەزارەتی ڕۆشنبی لاوان لای بە تایبەتیش کاک حەمە سیاست و ڕۆیای ئێمە بۆ کەرکووک زۆر جیاوازە بۆیە پێم وانە هەر چیەکیانە بێ و بە ئێمە بکرێت و ئێمە درێخی بکەین. دەستەکانت خۆش بێت دکتۆر بەڕێستان نووسەرن نووسەری شانۆین پێویستە ئەو خەسڵەتانە چی بن کە لە نمایشێکی شانۆی سەرشەقامدا بوونیان هەبێت؟ زۆر سپاس دەست خۆش پیرۆزبایی لە سەرپەرشتیاران و وەزارەت و گروپی شانۆی هەوار دەکەم کە فستیڤاڵی هەشتەمیان بەسەرکەوتووی گەیاندە ئەو قۆناغی کە ئەوڕۆ بەڕێوە چوو دەست پێک بوو. دیارە شانۆی شەقام کۆمەڵێک ڕوئیای جیاواز هەیە کۆمەڵێک تێڕوانینی جیاواز هەیە هەر یەکەیان جۆرێک بیر دەکەنەوە بەڵام زۆرینەی لەسەر شتێک دەوەسن کە کۆمەڵێک خەستەت و بنەما هەیە لە بۆ شانۆی شەقام کە شانۆی شەقام لەبەروی شانۆیەکە جیاوازە لەگەڵ شانۆی هۆڵ بەڵێ ئەگەر ئەوانەی دەڵێن جیاواز نیە و من دەتوانم شتێکی ئێرە بەمە دەرەوە بۆ ئێمە دوو فستیڤاڵی جیاوازمانەبی بۆ دوو ناوی جیاوازمانەبی و ئەومان هەیە بۆ هەموو شتەکان لە هۆڵەکە نەبی باشتر بەڵام کە ئەوەی جیاوازە ینی شانۆی شەقام یەکەم شت بابەتەکان دەبی بابەتی ئێستایی بن بابەتی ناو خەڵک بن ناو خەڵک بن شتی کێشەیەکی ئەوڕۆبی لە شەقام هەبێ نەوەکو تۆ بێنی شتێکی مێژووی دەقێکی نووسەرێکی مەسەلەن گەورەی جیهانی بێنی ئەفسانەی بەڵێ بینی لەسەر پیشانی خەڵکی بێت زمانی قسەکردنی زمانی دیالۆگەکانی دەبێت زمانێکی سادەی شەقامی چونکە لەوانەیە ئەتوو لە بۆ هۆڵ خەڵک دێ ئەوە جیاوازێکی نخبەت دێت بەڵام تۆ دەچی دۆ ناو خەڵک دەچیا سەر کوچە و ناو کوچە و کۆڵان و شەقام و هەموو ئەو شوێنانە خەڵکی جیاواز منداڵ ژن پیاو خوێندەوار نەخوێندەوار ئازبەر هەمووی تێدەپەڕی لەوەیە ئەوە شتێکی دێکە زمانێکی سادە و ساکار و بێگرێ گۆڵبی جگە لەو کورتی و لە مەسەلەن ئەوانە بابەتەکانی پێویستە کورد بن یعنی هۆکار چییە کە ئێمە دەڵێن کورد بن خەڵک هەیە کاوانی دەڵێم تێڕوانیان جیاوازە دەڵێ من ئەوەی خۆمە ئازادم بابەت بە چەند بێت نا ئازاد نی لەوێ خەڵکەکە هەیە ئێمە زۆر متابعە دەکەین من زۆر جارە لە فستیڤاڵەکان دەچم لە دواوە ڕادەوەستم مەسەلەن بزانم خەڵک متابعەی چۆن دەمێنێتەوە دەڕوا سیر دەکەی دەدەقەی یەکەم مەسەلەن زۆر بە گەرم و گوڕی لە گەری دەڕوا شتەکان وەردەگی بەس تۆ کە درێژەت پێدا و هاتی و بڕۆیشتی لە بۆ نیوسعات و نیوسعات زیاتر بوو بە پێوەستاوی دەبێت بزانی لەوانەیە بارانبی لەوانەیە زۆر گەرمابی لەوانەیە کابرا ناڕەحەتبی لەو شوێنەی ڕاوەستایوانە یعنی ڕێڕە تێپەڕیە زۆر جاران بە شوێنێکدا دەڕۆی دەبینی خەڵک کۆبووتەوە
نمایشی شانۆیە دەوەستی بزارێتێ سەرنجی ڕاکێشی تۆ واد لێ کرد بوەستی دەوەستی بەڵام زوش بەڕێ لە ڕووی تەکنیکیەوە جیاوازی چیە دکتۆر؟ لە ڕووی تەکنیکیەوە پێویست ناکە پێویستمان بەو دیکۆرە زەبەلاحە و ئەو شتانە نییە ینی شانۆی شەقام خودی دیکۆرەکە شەقامەکە لەوانەیە تۆ سیارەیەک بێنی ئۆتۆمبیلێک بێنی لەوانەیە شتێک بینی کە مەسەرەن حەوزێکە شتێکی دیکەیە دارێکە شتێکە ئەوە دەکەیە دیکۆری زیندوو نەوەکو بێ شتێکی زەبەلاح بێ لەوکە ئەوە شانۆی شەقام نییە کە تۆ شانۆی هۆڵە ڕووناچی و ئەوانە هیچی تێدانە بەڵام باشتریش ئەوەیە لە شانۆی شەقام لە ڕووی تەکنیکی مۆسیقاوە مۆسیقا زیندوو بی مۆسیقای تۆمارکراو نەبێت چکە مۆسیقای ئێمە هەردوو ئەوەمان هەیە مەسەلەن ئەزمونمان هەیە مۆسیقای زیندوو جاری وهەیە داهێنان دەکات پێویستە مەسەرەن لە ئانی دەگۆڕێ لە بۆ شتەکان لەگەڵ حەدەست دەڕوە چونکە بۆ ئەکتەری شانۆی شەقام جیاوازە لەگەر ئەکتەری سەحنە بۆ چونکە خەڵک تەداخل دەکات تۆ دەبێ ئەگەر دانەی مەسەلەن لە شانۆی شەقام ئەمن پرسیارێک لە تو دەکەم کە ئەتوو بەڵێت کرد ئەگەر ئەمن نەخێرم دانابوو کەواتە قفل دەبم هیچم پێ ناکرێت بەڵام دەبی بەدیلی نەخێرەکەشت ئەگەر کرد ئەوەشم پێبی کەواتە خەڵک لێرە بۆیە دەگۆڕێ ڕۆڵی ئەکتەریش دەگۆڕێ لەوانێ بابەتشی بەلایەکە دەبڕۆ چونکە خەڵک ئازادە تەداخل بکە بەشداری بکە جا مۆسیقا کە دەڵێم باشترە زیندووبی ئەو گۆڕانکاریانە لە کات و ساتی خۆیدا دەکات لەوانەش لە پێش ئەوەی کە نمایش دەست پێ بکە مۆسیقایەکی خۆشی یان ئەوە وا دەکات لە بۆ کۆبوونەوەی خەڵکو بڵێ ئەوانە کۆمەڵێک خەسڵەتی شانۆی شەقام دیارە خەسڵەتی تیشەیە بەڵام گرنگەکان ئەوانە زۆر باشە کاک نەژاد دکتۆر باسی لە باران کرد ئەو بارانی کە ئەمڕۆ باری هیچ لە کەشی فستیڤالەکەی ئێوەی تێک نەدا طبعا بەتابێت بۆ فستیڤال ئێمە زیاتر لە مانگێکە ئیتر ئەمە شتێک بەدەستی خوایانی ئەو ڕووداوانە ئێمە لە مانگێکە بێ سەیری کە شۆهاکەین بۆ ڕۆژە چیە و چینێ و ئیتر قابلشی گۆڕانە بەس ئەمڕۆ ئەوەی کە فستیڤالەکەی تێک نەدا کوالیتی فستیڤالەکە و جۆرە نمایشەکان یعنی ئێمە بەس نمایشی شانۆمان نەکرد ئێمە گروپێکمان هێنا بوو لە بڵین تارانەوە گروپی بووکەڵە کە 5-6 بووکەڵن یەک کەس سەماکاکە گروپی ئەستێرەکانی سلێمانیمان هێناوە هۆکە هەڵپەرچێ گۆرانی و مۆسیقا عەباس سڵاح داودە لە هەموو سوچێکی ئەو شەقامە بۆ ئێستا یەکێک لە ناونیشانەکانم خوێندەوەڵێ شانۆی شەقامی کەرکووک لە یەکێ سایتەکان ئەڵێ شەقامی ڕاگرت یعنی ئەمە جێ خۆشحاڵی ئەمە بتوانین هەموو باڵەخانانەی کە لەم بەر و لەو بەربوو چێشخانەکان هەرچی ئەوانەی کارگوزار و ئەوانەی کە ئیشان هەمویان هاتوونە دەرەوە هەمووی تیکتۆکێ کرد و سناپێ کرد واتە تۆ وەکەوەی دکتۆر باسی کرد شانۆی شەقام بۆ نابێ بڵێ بینەر ئەبێ بڵێ ڕێبوار لەبەرەوەی ئەو دێت بەناو خەڵکە ئەو دێ بۆ لای خەڵک ئێمە کە ئەمڕۆ هاتین بۆ لای خەڵک بۆ هەموو ئەسپ و بووکەڵە گەورەیە و ئەوە لە هەمووی گرنگتریە خاڵە لە شانۆی شەقام زۆر جار هاوڕێیانمان لە شانۆی شەقامە کە ئیشەکانیان لاوازە خاڵی سەرنجڕاکێشی تیان نییە چی سەرنجڕاکێشەکە شتی گەورە بۆ منە بووکەڵێکی زۆر گەورانی لە دوورەوە یەکسەر بینە ڕاکێشە بۆ نمونە مەسەلەی کۆمیدیا مۆسیقا و سەما ئەگەر ئەم خاڵانە لە شانۆی شەقامانە بێ شانۆیەکی مردوو دروستەکە ئەی ئامادەبوونی ئەکتەر دەنگی ئەکتەر جەستەی ئەکتەر یەک خاڵێکی هەرە بەهێزە لەبەرەوەی تۆ ڕوبەڕووی وەکۆ سۆباڵەڵێ شانۆ تەمەنەوە بۆ شێوازەکەی خۆیەڵە بەڵام ئەگەرێتۆ سەر شانۆی شەقام ئەڵێ ئەبێ بینەر جۆ لە ترپەی دڵ و هەناسەی ئەکتەر بێ ئەوەنە لە ڕۆحیەوە نزیک بێ ئەو مەبەستی ئەوە نییە بچیتە تەنیشتەوە مەبەستی ئەحساس و هەستەکەیە هێندە بەری بکەوێت لە مەسەلەی معانات
خەفەت خۆشی جوانیە زۆر باشە کوردستان خەڵعەفوکە ئەوەی هەر وەکو ئەگەر مەجال هەبێت ئەوەی ئەکتەر یعنی کودت ئەی ئەکتەر یعنی مەقسەدت لە ڕۆڵی ئەکتەرە بەڵێ ئەکتەر بەجەستە و بەڕاستی ئەکتەری شەقام زۆر زۆر قورستر و گرانترە لە ئەکتەری سەرسەحن لە چ ڕوویەکەوە لە چرا لە ڕووی نواندنەوە لە ڕووی ڕۆشنبیر تۆ لە سەرسەحنە کۆمەڵێک دیالۆک و دەقێکە لەبەرت کرد ئامادەکراوە کێشت نییە تۆ وەکو ئێمە دیواری چوارەممان هەیە بینەر نابینی یعنی وەکو ئەوەیە هۆڵەکە کەسی دێنەبی بەڵام لێرە لەسەر شانۆی خەڵک بەشداری دیواری چوارەم بوونی نییە دەبێ هەر هیچ دیوارێک بوونی ئەوێ چوار هەر چوار لە مەرجە لە هەر چوار لاوەبی یعنی کات و شوێنەکەت کردە پشتی مەسرح پێشێلت کردی بەڕاستی پێشێلی ئەوە ئەوجا مەقسەدم لە ئێک نوقتە بوو لە ڕۆڵی ئەکتەری شەقام بەڕاستی دەبێ ئەکتەری شەقام زۆر لێ هاتووبی باگراوندێکی ڕۆشنبیری زۆر زۆر فراوانی هەبی لەبەرچی وەکو گوتم ئەوەی سەرسەحنە مەجالی نییە یعنی دقێکە و لەبەرکردنە کەس تەداخل دەکەن نەمەدا بەڵام ئەلێرەدا ئێمە چەندین جار بەسەرمان هاتووە یەک بینەردێ زیرەکە لەوانەشە زیرەک نەبی بێوێ لێت تێکدا یعنی بەشداری دەکات تەداخل دەکات کە پرسیارەکەت کرد یعنی دەبێ باگراوندێکی ڕۆشنبیری هەمەلایەنی زۆر بەهێزی هەبی بەڕاستی توانای وەڵامدانەوەی هەبێ یعنی توانای ئەوەی هەبێ بینەرێک دەتوانێت لەوانەیە دەستێک بی لەوانەیە ئەوە بی بەلاڕێت لەوانەیە بۆ خۆی هەر پێی خۆش بێت کە بەشداری بکات لەوان مەبەستی تو نەزانێ مەبەستی ئەوەیە بەلاڕێت دابن بەڵام تۆ کە بە بەهێز بوو ئەکتەرەکە بەهێز بوو باگراوندێکی ڕۆشنبیریشی هەبوو نایێنی جوابیشی دەداتەوە وەڵامەکانیشی مقنیعە چونکە بەشداری بینەر چکە تۆ ناوبینەر فەرامۆشکردنی بینەر زۆر زۆر غەدرە بە هیچ شێوەیەک نابێ ئەکتەر هەر وەڵام هەر پرسیار هیچ شتێکی بینەر نابێ فەرامۆشکە بۆی دەبێت ساحبی خاوەنی باگراوندێکی ڕۆشنبیری بەهێزبی وەڵامی بداتەوە ئەوەی دەشێوێ خۆ بۆ شێوازە بەڕێوتی نەوەکو بەلاڕێدا بڕوا و جۆرێکیکە ئەوەی لێ بکرێت زۆر باشە کاک دەلیل هونەرمەندان لە هیچ ڕازی نین دایم بۆڵەیانە ئێستا هەستی چۆنەکە کاک نەژاد کە شانۆکارە ئەمڕۆ زۆر دڵی خۆشە بەوەی کە فستیڤالەکە لە هەموو ڕوویەکەوە تێر و تەسەل بووە و شایستە بووە بە شانۆکاران و بە فستیڤالێک وەڵا خۆت دەزانی لە وڵاتی ئێمە بۆ هونەرمەندان بڵێم هەموو شتێک پێفێکتە وان نییە ئەو خەڵکی هونەرمەندانیش بەشێکیان گلەیان هەیە وەک پێویست ئاوڕیان لێ نادرێتەوە لە کارەکانیانە بەشێکی شێکرێ وان نەبێت یعنی وە ئەوە دێت چونکە من پێم وانە هیچ کارێکی باش و تۆکمە خەڵک نەیە بەرەو ڕوویەوە ینی چەند وەزارەت ینی بۆ وەزارەت فەخرە کە پشتیوانی ئەم جۆرە فستیڤاڵی کردووە بەدیوی تریشە ئەوەیە کە ئەم چالاکیە ئەم فستیڤاڵە گەورەیە ناتوانانی پشتیوانی نەکەیت یعنی ناتوانانی وەک چۆن جەنابیان لە ڕووی بەریەککەوتن و لەم سینیوان بینەر و ئەکتەر و سەرشەقام و هەموو ئەو شتانەی لە سەر شەقامەیە بەریەککەوتنی ڕاستۆخۆیان ئەبێت ینی ئەمڕۆ شتێکی تر ینی ئەمڕۆ بارانی ژیانی بوو بە بەشێک لە شانۆ سەر شەقامیانی ئەو بارانەی کە باری هیچ کەسێک نەبوو بێزار بکە بۆ لەبەرەوەی تۆ ئەم جۆرە کارە گەورانە ئەبێ پشتیوانیان کەیت ئەبێ ینی حەقا بەردەوام تۆ پشتیوانیان کەی بۆی بە گەورەی و بە نەمری بمێننەوە بۆ تا ئەوەی کە درێژەی هەبێت ینی فستیڤاڵی شەقام وەکو مامۆستایان باسییان کرد کورت و پۆختیانی ینی خەم و ژان و کۆژانی هەر میلەتێک هەر گەلێک واقع و لۆژیکی ئەو میلەتە وردە وردە بێ ببرێتەوە بۆ لای خەڵکەکە خۆی ئەم شەقامی شانۆی کەرکووکیش بەڕاستی هەروە ئەکا ینی کە شەقام ڕائەگرێ بۆ ئەوەی چییە ئەم شەقامە بەستەنا ئەم جادە و ڕێگەبانە بەستەنا بۆ ئۆتۆمبیل نەبێت ینی بۆ ئەوەی ئەو ڕێبوارە کە جەنابیان وتیان ئیتر ئەو ئەکتەرە ڕێبوارێکە قسەکە ئەمڕۆ من زۆر شتم بینی لێ ینی تەواو ئیتر دیکۆرمە نە هیچمە ینی من و ئەکتەرەکە تێکەڵ بوو بووین ینی ئەم بینی کە هەستمە کرد ینی زۆر جار کە ئەوە نییە کە ئەو جوڵەی خۆیەکە وەکو ئەکتەرێک
تۆش لێرەوە هەستەکەی تۆیت ئەو نییە ئەتەوێت قسە بکەی ئەتەوێت توزانم وەکو دەم ئەمڕۆ لەوەی چاخانەکەەوە چایەکەی تێ ئەکرد و ئەوانە من بۆ خۆم زۆر حەزم لە چایە ینی یەک تۆزی تر بەردەوام وایە ڕێکە ڕۆشتی دانیشم و چایەکم بەرێ ینی زۆر ئەتیادی ئەوە منیش بەشێکم لەوە بەس ئەوە بوو من شتێک نەقسێکم بینی ئەوە بۆ شەڵا ساڵانی ئایندە طبعا لەوێ جەستە زۆر مهمە لەبەرەوەی شەقامیش جەناب دەزانیت زۆر جار ئەمڕۆ بۆ من خەڵکێکی زۆریەت وەنیە ئەبێ بازنەیەک دروستکەی بۆ ئەوەی هەموو ئەوەی کە لەوەیە بەریەکەوتنی هەبێت و بینەری ڕاستەخۆی بێت و شتەکە ببینێت جەنابتان ئەزانن ینی شەقامەکان بەو جۆرە نین هەموو کەسێ بتوانێ بیبینێت بۆیە سەوتی ئەکتەرەکان ئەگەر بکرێ بۆ کاک نەژاد ئینشەڵا بۆ ساڵانی ئایندە ینی ئالەت ئامێرێک توزانم مایکێکی هەوایی بێ شتێک بێت بۆ چکە لەبەرەوەی خەڵکەکە زۆرە ئەوە نیە تەنها بازنەیەک بێت و نزیکی بێت ینی ئێمە شوێنەکەش کراوەیە من بۆ نمونە ئەلێرا بووم ینی لە پشتی منەوە تەسەور کە ینی 60 کەس ئەوە نییە بە ڕیزێک چوبوون لە پشتی منەوە بوون بۆ لە پشتەوە خەڵکێکی زۆر هاتبوو ئەوە ئەمڕۆ لە مامۆستاش قساکە بابەتەکە لە شەقام دەرچوو ینی بەڵێ ئێمە چەند کیلۆمەتر دوور بووین خەڵک هێشتا دیار بوو ئەمە ئەوەیە کە مامۆستا باسێکە لەو کێشەیە بەڵام ئەبێت ئەوەش کاک نەژانی جگە ئەوەی کە ئەو بینەرانەی هونەرمەندان کە هاتوون تایبەتن ینی من ئەم بینی ینی کابرا سیارەکەی ڕائەگرت معزز بکەم حتا دوو سێ ئافرەت بۆن من هاتبوون بینێک مۆڵێک لەوێیان نزیک بوو ینی زۆر احتیاطی بە عەلاگەکەیانەوە هاتن حتا چوونە شوێنی وەسانی ئەوە بۆی بیبینن شوێنی وەسانی پاسەکان شوێنی وەسانی پاسە بوو لێەوە چوونە ئەوێ دوو کچ بوون و دایکی بوو چوونە سەر ئەوەوە تۆزێ بۆ سەوت ینی لە شانۆی شەقاما لەبەرەوەی تۆ کە بە شەقاما ڕۆ بە تابەتی ئەم جۆرە شەقامانە و لە کەرکووکیش قەرەباڵقی هەیە وانی هەم خەڵک هەم ئۆتۆمبیلەوانە ئەمان باشتر ئەزانن من متابعی ئەوەم کرد مایکی کێوایە بێ بۆەوەی نییە بۆ سەوتەکەش ئەوانەی زۆر کە خەڵکێکی زۆر بەڕاستی لەوێ بوو زۆر باشە بەڵام کاک نەژاد ئەبێت ئەکتەر ئامێرێک بەکار بهێنێ بۆ ئەوەی کە دەنگی بگاتە دوایین کەس طبعا بۆ شانەی شەقام من زۆر وڵاتم بینی وەکو نمایش و وەکو ئەکتەر دایمە شانەی شەقام ئەو دەنگە حەقیقی خۆیەتی ئەمە بۆ چارەسەرکردنی تەمان مامۆستا خۆی شارەزایە و نووسەرەوە ئەوە بەڵام لە شێوازەکانی شانووی شەقامی دنیا بە تایبەت لە ئێران ئەمانە بە چەند شتێک حەلەکەن بێ ئەوەی سەوت بەکاربێن لەبەری سەوت هیچ زمانێکی نییە ئەکتەر کە جوڵاکە چۆن دەنگ ئەوواکە هەرچەند لە دنیای دەرەوە ینی یەک نیکمایکێکی زۆر بچووکە هیچ ناجوڵە بەڵام هەر هێشتا بەکاری نایەنێت چەند ڕێگایەکە یەکێ لەو ڕێگانە دروستکردنی جوگرافیایەک بە خۆی بۆ نمایش کە کەسی نەوێ چوارچێوە دروستکە خۆی لە ڕێی بڵین فەرشێکەوە قماشێکەوە دانراوە تۆ ناتوانانی بچیتە پێشەوە ئەمە یەک ئەکتەری باش کە چۆن زاڵە ئاماژەی پێکرد کە ئەبێ ئەکتەرە کاریش جیاواز بن زۆریش تۆنی مەوەستی تۆنی دەنگە دوایی تااقەتی ئەکتەر چۆن بەسەر ئەو خەڵکەیە یعنی ئەکتەر وا هەیە بێ ئەوەی خۆی زۆر تێکدا و هاوار بکە دەنگێگەیەتە ئەو سەری بین ئەمە ئەکتەر نمایش چیرۆکوالەکە بینەر چۆن خەفە بکەیت چۆن بێدەنگی بکەیت زۆر باشە دکتۆر ئێمە نووسەری تایبەت بە شانووی شەقاممان هەیە نووسەرمان هەیە کە دەق تایبەت بنووسێت بە شانووی شەقام نانیمانە یعنی لەبەرەوەی شەقام بابەتی شەقام مەرز نییە نووسەری هەبێت بیرۆکەیە مەسەلەن تۆ بیرۆکەیەک دەدەی بە من پێم دەڵێ کە دەزانی من لە بواری شانۆی شەقام ئیش دەکەم یان وەکو گروپێک یان مامۆستا نەژاد ئەو بیرۆکەی دەدەیە شانۆی شەقام بۆیە دەڵێ نابێ چوارچێوەی کۆتایی وەربگری بۆیە دەقیشی نییە دائیمەن ئێمە هەموو ئەوان غەدریشە هەڵەشە ئەگە برێی مەسەرەن هەتا لە خەڵاتەکانیش برێی وەکو نووسەر دەبی وەکو بیرۆکە شانۆی شەقام تەڕەف بکەیت بۆ ئیزافەکردن دکتۆر ئێستا لە بیرۆکەش دەرچووە نەک دەق نییە ئێستانێکەیە بیرۆکەش بەکارنێن
لە دنیای تازەیە لە دنیای تازە ئیش لەسەر شوێنەکەن پێشەوەی بیرۆکە بۆ نمونە من دێمە ئەم شوێنەوە هەمووی کورسیە لەکوێ خەلەل هەیە ئەو کاتە شوێن دەست نیشانەکەم پێش ئەوەی بیرۆکە دەست نیشانکەم لە ڕێی شوێنەوە بیرۆکە دروستە بێ و نمایش دروستە ئەمە شانۆی تازەی دنیا ئاوایشەکە بەتایبەت لای ئۆگۆستۆبال دێتە ناو کافەیەکەوە ئەبینێت دوان خەریکی نێرگە لە کێشانن یەکێک نازانم هەڵەیەکە کایان ئەچینە ناو باخچێک و یەکێک دەبێت ئاو فرادە لەسەر ئەو خاڵە ئیشەکە کە لە شوێنەکە ڕوئەدا ببوورە وەکو تەواوکەری لە بۆ قسەکانی بەڕێزی کە دەڵێن دەقمانیە لەبەرێ شەکان دەگۆڕێ ئەگەی من دوو نمونە لە بۆ بێنەوە لە کاری خۆمان کارێک کە باسی پیسکردنی ئاو دەکا ژینگە دەکا ئێمە لە شوێنێک پێشکەشمان کرد بۆ نمونە یەکسەر ڕاستەوخۆ چوینە سەر بێخاڵ ئاوەکەی بێخاڵ لەوێ نمایشمان کرد نەجاحەتی باشمان لێنا ئەوەی لەوێن دەربوو هەمووی گەشتیار بوو یعنی خەڵکێک بوو هەمووی گەشتیار بۆم لێ بوو هەر لەو کاتە ئێمە لێ بووینەوە منداڵ و خەڵکمان دەبینی دەچۆ ناو ئاوەکەی دەبەکانی دەردەینا و زەرف و ئەوانەی دێرنابێت بەڵام هەر ئەوە لە شوێنێک پێشکەشمان کردەوە ماوەسە نەژاد گوتی شوێنەکە هەڵ نەبوو ئێمە باسی پیسی ئاو دەکەین بەڵام ئەمن بێم لەنا ئەو هۆڵەی نمایشی بکەم چێ کاریگەریەکی دەبێت نایبی شانۆگەریەکی دیکە شوێن ئێمە باسی کێشەی مەسەلەن کرێکارانمان دەکرد کرێکاران کە زمانیان نییە بەردەبنەوە هەموو ڕۆژێ ئەویان دەکەێت چوین لە ناو زانکۆی کەرکووک نمایشمان هیچ کاردانەوە هیچ تێکەڵبوون و ڕەد فعلێکمان نەبینی ئەمە تەبان من و برادەرچکم کاک فەرەیدون کە ئەمە ئێوە بۆ خۆتان وەکو ئەزمون ئەم کارانەتان ئەنجامیاوەیان ینی مەقسەدم لە شوێن و ئەکتەر گۆڕانکاری بیرۆکەیە ئێمە لەسەر بیرۆکەی کە بینیمان کاریگەری نییە هەر لە هەمان کاتدا یەکسەر هەر لە فیستیوالی کەرکووک تەبان دەنازم کاک نەژاد لەو ڕۆژەی چکە سەرقاڵە لەوێ بوویان بە بیریتیانە یەکسەر شتەکانمان گۆڕی ئێمە باسی کرێکار دەکەین بەڵام لە چێ ئەمە دەستنیشانکردنی غەڵەت وانە هەر یەکسەر گۆڕیمان لە بۆ کێشەی تەوکە بە چەند دقەیەک یەکسەر تەوقیان کردین بەربوونە پرسیار وەڵامدانەوە و پرسیارکردن و بەشداریکردن ئەوە کەواتە مەقسەد ئەوەی کە شوێن بیرۆکەیە خۆ دەق نەبوو خۆ نووسی نەبوو لە عینی کاتدا گۆڕانکاری تێداهات ئەوە شانۆی کاک نەژاد هیچ هەمە ئاهەنگیەکت هەیە لەگەڵ نووسەران بە تایبەتیش ئەوانەی کە پێیان خۆشە بابەت بنووسن بۆ نمایش لەسەر شانۆی شەقام دکتۆری شووتی بەتابە بۆ شانۆی شەقام دووسەر ڕۆڵی نییە هەر بۆ خۆ شانۆی شەقام کە منەوانەی تەنها لە بڵێن لە لای عەرەب بڵێن عێراق و ئەوانەی تر ئیش لەسەر دەخەکەن نووسین بەس بۆ شانۆی شەقام هیچ نووسینێک نییە هەنیسە من وەکو وتم سە بە تایبەت شێوازی ئیشکردن من قەت نەدەقمە بۆ نەبیرۆکەمە بوو چوومەتە شوێن لە ڕێی شوێنەوە تەنانەت وەرکشۆپەکانشم لە وڵاتانە سەیری کێشە و خۆشی و کەلتوری ئەو شوێنەم کردووە دروست بووە بۆ وەکو وتمان شانۆی شەقام شانۆیەکی ئانیە ساتیە ڕێک وەکو ئەعلام وایە وەکو ڕۆژانە بێت تۆ لەگەڵ ڕۆژە ئیشکی لەو ڕۆژە باسی موچەیە باسی شەڕە چیە بێ پەیوەندی بەوە خاڵێک بۆ ئضافەی کاک نەژاد ینی ئەم فستیڤاڵی شانۆی شەقامی کەرکووکە خاڵێکی زۆر درەوشاوی تری هەیە ینی تەناوە نییە کە شانۆ بێ و بکرێت و بینەرەکە لە یابی بینێ و بڕوام یەک ئەمە ئەرشیڤەکرێ وەکو ئەزمون دوو خەڵک قسەی لەسەرەکە ینی ئێمە بۆ خۆمان لەگەڵ کاگنزا زۆر قسەکەین حەزەکەین خەڵک بۆ نمونە ئەو دیوانە شوکە ئەم ڕووداوە گەورە ئەم فستیڤاڵە گەورە حتمما بێ بکەم وقتی نابێت خاڵێکی تریەیە ئێمە وەکو تەریخی شانۆی شەقام وەکو ئەو کەسانەی کە یانەوێ بنووسن لەسەر شانۆی شەقام لە ناو ناوەندەم حریفەکانی ئێمە لە زانکۆکانی ئێمە سەرچاو بە زمانی کوردی حتا بە عەرەبی باشتر زۆر باشتر ئێمە نیمانە ینی بۆ دەرەنجامی ئەم فستیڤاڵی شانۆی شەقامەوە چەندین ساڵە ینی کتێبی شاپەکە ینی چاپکردنی سە بۆ ئەم ساڵ 5 کتێب چاپکراوە ئەم باشی ئەمە چییە؟
ئەمە ئەچێتە ناو زانکۆکان پەیمانگاکان لە چوارچێوێکی زانستیان کتێبانە نووسن ئەبنە سەرچاوە بۆ ئەو خوێندکارانەی کە لە پەیمانگاکان خوێنن یا ئەوێت دراسە لەسەر شانۆی شەقام کە جاران بۆ منە سەرچاوە نەبوو ئێستا ئۆتا وردە بە زمانی کوردی ینی ئەدا ئەم چەندین ساڵی فستیڤالی شانۆی شەقام هەر کوردوتنی ئەڵێ هیچی نەکرد بێ ئەمەندەش کتێبی لەسەر شانۆی شەقام خزوەتە ناو کتێبخانەی کوردیەوە ینی وەکو سەرچاوەیەکی زانستی بەیانی خوێندکارەکانمان ئەتوانن ئیسفادەی لێ بکەن حتا بەشی هەیە بۆ منە کەموکورتەکان چییە باشیەکان چییە حتا کتێبەیە خوێندومەتەوە پێشنیار ئەکا حتا ئێمە فستیڤالی شانۆی شەقام کە جەنابیان سەرۆکێتی ئێمە ئەم ساڵ جیاوازیە گەبوو کە فۆرم تەوزیعکرێ بە دوو جۆر فۆرم تەوزیعکرێ ینی حەزەکەمەوە لێرەوە بیڵێم فۆرمێک کە یەک ڕاستپاردە و پێشنیار بۆ خۆمان وەکو ئامادەکارانی فستیڤالەکە ینی لەکوێ کەم و کورتیمانەیە لەکوێیە پێشنیارمان بۆ یەدەوانە بۆ ئەوەی ساڵی ئایندە تیمێکمان دروست کردووە ئەم فۆرمانە کۆکەنەوە ئەمە یەک دوو جاران نازم کامیژە حەقمەیان تێمەیان بڵێ جاران بۆ نمونە تەنها لیژنەیەکی داوەری هەبوو لەسەر شانۆکان ینی حەزەکەم ئەوە بڵێم بە بینەران لێرەشۆ ئەگەر ئەو حەقم باتێ من بیڵێم ئەم جار بینەریش بەشی حەقی داوەری هەیە ینی جاران ئەوە نەبوو ئەم جار بیرۆکەی خۆمان وەکو ئەستافی فستیڤالەکە ئەومان کرد دەلیل بوو بۆ معلوماتە بەڵام بینەر چۆن فۆرمەکەی ئەدرێتێ فۆرمەکەی ئەدرێت لە سەدا 25 لە سەدا 75 ئەو داوەرە بەڕێزانەی کاتون هەمووی خەڵکی مخصوص دنیایەک تاریخێکیان هەیە لە ناو شانۆی شەقامە هەریەکی و لە بوارێکە لە سەدا 25 ژێڵراوەتەوە بۆ ئەو بینەرەی کە 3 ڕۆژە 2 ڕۆژە لەگەڵمانایە بەردەوام بەریەکەوتنی لەگەڵ شانۆیانە ئەبێ جا لە هەموو ڕوویەکەوە دیارە ئەو فۆرمە کراوە زۆر باش کراوە ینی لە هەموو ڕوویەکەوە پرسیاری لێکرێ و وەڵام ئەیاتەوە ئەم لە سەدا 25 بینەرەکە دەنگەیە لەسەر شانۆکان بۆی بۆ منە ئەڵێن باشترین ئەکتەری کچ باشترین ئەکتەری کوڕ توزانم باشترین دەرهێنەر باشترین بەرهەم ئەمانە هەمووی ینی بینەریش وەکو داوەرێک دەنگی هەیە زۆر باشە کاک نەژاد چەند گروپ بەشدارن و چەندیان بیانین و فۆکەسەکەی ئێوە زیاتر لەسەر گروپە بیانیەکانە یان نمایشە کوردیەکان پێشەوە ئیزافەی بۆ مامۆستا دەلیل تەنها کتێ ئەم ساڵ ئەو بۆیە ئاڵێم یەکێ لە برادەرەکانم هەندجار لەسەر بڵێم پۆستەوە ئەڵە دایما هونەرمەند و سەرۆکی فستیڤال گلەیە من نووسیم لە هەموو تەمەنما من گلەی ناکەم بە تایبەت ئەم ساڵ جگە لە 5 چاپی کتێب ئەم ساڵ گەورەترین خاڵی فستیڤال دروستکردنی لیژنەی توێژینەوەیە یعنی فستیڤالی کەرکووک ئەگەر بەم ئاراستەیە هەنگاو بنێ هیچی کەمتر نابێت لە پەیمانگای ژوونەرە جوانەکان لە کۆلێژ لەگەڵ ئەوەی لە هیچ پەیمانگایەک و زانکۆیەک شانۆی شەقام ناخوێنرێ ئەمە ئیستا بۆتە سەرچاوە بۆ معلوماتان دەیان دکتۆرە لەسەر شانۆی شەقام لە عێراقا لەسەر فستیڤالی شانۆی شەقام و سەرچاوەکان شانۆی شەقامی کەرکووکە نازانم پرسیارەکەم نەکەیتەوە پرسیارەکەم سەبارەت بە چەند شانۆیی بیانەوەی گروپە بیانیەکان و فۆکەسی ئێوە زیاتر بانگێشتکردنی شانۆکاری بیانیە گروپی بیانیە بۆ ئەوەی کە ئێمە نمایشەکانیان ببینین یان نمایشکردنی شانۆی کوردیەکانیشە هەنگاوێتر ئەمەش بێتە جێی خۆشحاڵی ئەم ساڵ لە 100 تا 90 بڕوامان بە ئەو فۆرمە بوو خۆمان نەمانوت فڵان دکتۆر وەرە نمایش بێنە فۆرمەکە 80 نمایشی بۆ هاتبوو لە 24 وڵاتەوە لەم 80ە لژنەی بینین 20 نمایشی هەڵبژارد ئەمە یەک ئەو وڵاتانی کە گرنگن بە هەمان شێوە نەمانوت ئەبێت تۆ بێ ئیشێکی یابانی کە باڵێ خۆی فۆرمەکەی پڕەوە کردبوو دوو ئیشێکیان لە چیلی ئیشێکیان لە ئیتالیا ئەمانە وەرنەگیران یعنی ئیشی نێودەوڵەتی وەرنەگیرە خاڵ هەبوو بۆی ئێمە وەکو کەرکووک و فستیڤاڵی ئێمە چۆن بڕیاری لەسەرەدەی یەک شتمان کردو بۆ نەک بڕیار وەکەوەی کە دەستپێشخەریەک
لە فۆرمەکە نووسراوە ئێمە گرنگی بە شانۆی کۆمیدیە دەین ئەم ساڵ بۆ قۆناغی ساڵەکانی پێشوو ئەو نمایشانی کە کۆمیدی بوون ڕەواجی گەورەیان هەبوو لە ڕووی بینەرەوە وەکو بە بازارکردن دوای سمە سەر ئەمە یاخود ئێستا هەر بە کورتی باسیکەم ئێستا باسیکە شانۆی شەقام لە کەرکووک زۆر جابرادران کێشەیان هێڵم تۆ بۆ 12 هونەرمەند خەڵاتەکەی 2 هونەرمەند خەڵات کەوتە من ئەم ساڵ سەلمە مصری مێناو کە لە بابلحاڕەیە ئەزانی زیاتر لە 200 کەس بە بۆنی سەلمە مصریەوە هاتبوو وێنەیە گردو هاتبوو ناو فستیڤاڵەوە ئەزانی بە بۆنی ڕەحیمی نەورۆزی کە ئەخناتونە لە یوزارسیف سەدان کەس هاتبوون ئەمڕۆ سبۆی و بەیانی کۆ بنەوە لێ ئەمە عەقڵی بازارکردنە کە ئێمە ئیشی لێک خۆی بەشێکی چی کوردستان خەن ئەوەی ئەرە و پرسیاری جەنابێت ئامان چییە بۆ من ئەم خەڵکانە ئەم گوشتوڵاتانە ئەم هونەرمەندانە کۆکردنی یەک ئێمە وەکو وەزارەت و ئامانجی فستیڤاڵەکەشەوەیە یەک تێکەڵی دروست بێ لە نێوان هونەرمەندانی کورد و عەرەب و وڵاتانی دیکەش ئەمە یەک دوو تێکەڵ بەوەی کە هونەری یەکتری ببینین جەنابیان ئەڕۆنە ئەوێ چەندین فستیڤاڵ بەشداریان کردووە وەکو گروپی شانۆی هەوار یا خەڵکی دیکە لە هەڵەبجە لە سلێمانی لە هەولێر لە دۆ هانانیشیان بۆ کەرکووک بۆ بزات بۆ کەرکووک چکە کەرکووک بۆ خۆی نیشتیمانی پێکەوە ژیانە ئەشمانەوێت لەم زەمینەیە بە هەموو جیهان بڵین ئێمە لێرە ئەتوانین بەم هەموو ئایدۆلۆژیا جیاوازانەوە ئەم ڕەنگانە ئەتوانین شانۆی شەقام بکەین و ئێوەش بەشێک بن لەمە چکە نیشتیمانی پێکەوە ژیانە زۆر باشە دەستەکانتان خۆش بێ زۆر زۆر سپاس بە هیوای فستیڤالێکی باش ماندوومکردن دووبارە بەخێر هاتن زۆر سپاسانەکەم سپاس بۆ ئێوە بەڵێ خۆشەویستان پرۆگرامیم ئێوارەیەمان کۆتایی هات تا کاتێکی ترە شاد بن خواتان لەگەڵ بێ